پێشە شتێک تەوبە یەکێکە لەو مەدارجانەی ئەو پلەپایانەی کە لە ڕێی ڕۆیشتن بەرەو الله سبحانه وتعالى لە هەرە پلە بەرزەکانە وەکو ابن القیم رحمه الله لە مەدارج السالکین ئیشارەتی پێدات. ئەزانن بۆ چونکە زۆر عەجیبە الله سبحانه وتعالى ئینسان تاوان ئەکات کەچی ئەفەرمێت دەرگای تەوبەم دانەخسۆ لەسەرت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. هەمووتان تەوبە بکەن تاوەکو بیبەنەوانێ هانیش دەیات دەرگاکەش داناخات کەسی دوای ئەوە تۆ چەند گوناحی خراپیشت کرده بێت ناشرینیشی کرده بێت ئێستا شەرم کەی لێی کاتێککە بە سادقانە و ڕازگویانە لەگەڵ الله سبحانه وتعالى تەوبە بکەیت نەک هەردا دەپۆشێت و لێت خۆشە بێت بەڵکو وەفەرمێت إن الله يحب التوابين خۆشیەون کەسی تەوبەکار گوناحی کردو خوا خۆشی بێت لە کاتێکدا تەوبەی کردووە. دوو الله سبحانه وتعالى لسورة آل عمران فرمي وسارعوا إلى مغفرة من ربكم فلبكن مسارعة بكن شان خربكن بوشي إلى مغفرة من ربكم تا پروردگار ربي خوتان ليتان خوش به وهروها وجنة عرضها السماوات والأرض نقر أو بهشتان بي بخشم بپانداي أرزا وآسمان دان أمي بي أبخشم كباسي بهاش دكات أفرمد أعدت للمتقين بو إيمان بو متقين محاضر كذا متقين وانك أخوانا بارزا واني بارز قال صفتي أنشية الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس أبخشن لبيناي الله دا بأشكرا بنهيني وهروها رقو دينواني خلش يرقني ناخيان باكا لبر أو رقكان قدينو درينا برن وهروها والعافين عن الناس شاو بوشي كان خلشي هلا يشكر دوشتي يشكر شاو بوشي لي كان كأمانة بدم آسانة بممارسة وأنجام دام قرصة والله يحب المحسنين. الله سبحانه وتعالى محسني خوجيت كواتا جنة عرضها السماوات والأرض أما ذكر أبو شيء ومتقين كما صفتك يعني أنا كتشينا صنفش كشيا بيجيني والذين نعيش كجن إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم وهروا أو كسانش كفاحشان كردوا خرابان كردوا أو ظلموا أنفسهم استمع لنفسي خوان كردوا أو ديان تاوان كردوا بلان ذكروا الله فاستغفروا لذنوبهم لدواي أنجام داني قناهك الله ينبي لك ويتوانه داوي لي خوشبونا كان بوتاوانا كان ومن يغفر الذنوب إلا الله بو ما قال الله نبي شيء هي لقناح خوش ببيت هل أو أتواني خوش ببيت كزنا أتواني ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون بلان بمرجك سور نبون لسر أو يككردويانا لو أنجام من داو كاتك زانية أولئك جزاؤهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ونعم أجر العاملين. أمس آيات زور عجيبة أمانة پاداشتيان جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها باسي بهاش دكات الرازا ويكي والله ما فرموا نعم أجر العاملين باشترين پاداشتك حقي خوان أوانيك آو كاركرن شون متقي بأهلي عمل زانته وبكارش بأهلي عمل زانك بيشتر فاحشة وخرابي كردو يخو نص الله فرمت لبرو كنجك أفرتك كوريك كشيك بياويك جنيك بيرا گنجا الله سبحانه وتعالى كسك توبة بك خوشي بيت سزاي نادا خوشي بيت بلكو بلاي برزكاته عليه إجايت أو ما بسيك أو شو نيكا لخوش ويستاني الله سبحانه وتعالى وزام ليش باسم كل جارش كش إشارة مدا أجر علي كرة بطالب رضاء الله لسر بيت الله نعمتي فتح خيبري دعوتي فرميتي يحب الله ورسوله ويحبه الله ورسوله يحب الله ورسوله ويحبه الله ورسوله يعني أو خوا بيغنبري خوش بيت خوا بيغنبري صلى الله عليه وسلم أو خوش بيت يعني كسر خوا خوش بيت الله فتحي دادت والله توبك خوا فتح دادت تلقوا لي أكاتوا توبة همش تيسرته يشغل تابعين فلما سرداني عمري كري عاص ما كرت رضا الله إلى سلبت سرداني عمري كري عاص ما كرت عمري كري عاص أو بياويك بردوام لقلياي لو تيبوتا مسلمان لقل خالدي كري ولدا بيك وهاتون أمدو كالله بياو شيوي إسلام أفرمي لازك نخوش بو كاتي وفات كردني يا أبو كتشوين أقريا وري كردا ديوارك
ڕووی لێ وەرگێڕین ڕووی کردە دیوارەکە بۆی مەشغوڵی نەکەینە گریا عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز و کاتە عەبدوڵای کوڕی لە پشت سەریەوە دانیشتە بوو لای فەرموو باوکە بۆچی ئەگریت ئەی لە فڵان شوێنە پێغەمبەری خوا مژدەی نایەتێ ئەی لە فڵان شوێنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدەی نایەتێ یعنی بیری خستەوانە بۆی کە بەرەو مردنە ڕاتە سیری کا لەسەر نەفسی دوای ئاوڕی دایەوانی بۆی شەرحکردن فەرمووی جاری کە باسم کردو لە سێ حاڵەت و قۆناغا بووم لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم قۆناغیشیانەوەیە کە ئەو هاتبوو پێغەمبەر بوو ئێمەش کافر بووین والله کەسم بەقەدر ئەو ڕق لێ نەبوو والله هەموو هیوایەتم ئەوە بوو دەستێکم پێ بگەو لە ناوی بەرم بیکوژم لە دوایشدا ئەڵڵا سوبحانە وتەعالا نووری ئیسلامی خسە دڵمانەوانێ و بووم بە موسڵمان کە بووم بە موسڵمان هاتمە خزمەتی دەستم درێژ کردوتم یا ڕەسوڵڵا با بەیعەتێ بەمێ فەرمووی بەیعەتم بەدێ منیش دەستم درێژ کرد بەیعەتی بدەمێ دوای دەستم ژێڕایەوە نوقاندم فەرمووی ئەوە چی عەبدوڵ عەمر بۆچی دەستە ژێڕیتەوانی وتم یا ڕەسوڵڵا مەرجم هەیە لەم بەیعەتە مەرجم هەیە فەرمووی مەرجی چی مەرجەکە چییە فەرمووی مەرجمەوەیە بێ ئەڵڵا لە هەموو شتێکم خۆش بێت هەرچیم کوردە لێم خۆش بێت أي پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي أي نازانيد أن الإسلام يجوب ما قبله وأن الهجرة تجوب ما قبلها أي تو نازاني مسلمان بون هرچی پێشوەکەتی ئیسڕێتەوانێ ئەی تۆ نازانی هیجرەت کردن هەموو شتێک ئەسڕێتەوە ئەی تۆ نازانی حەجێک بابڵی حەجێکی مەبرور هەموو گوناحێک ئەسڕێتەوانێ ئەفەرمێن جا بەیعەتم دا واللهی هیچ کەسێک نەبوو لەسەر زەویە بەقەدر ئەو خۆشم بێت ئەم ئێستا پێم بڵێن وەسفی پێغەمبەری خوامان بۆ بکە واللهی بۆم وەسف ناکرێت چونکە ڕووم نەهاتووە جوان دڵم نەمتوانی بە تەواوی سەیری دەموچاوی بکەم لە شەرمە لە حەیاء لە دوای ئەوەشە کۆمەڵک مەسئولیەتمان دەستکەوت و بووین بە ئەهلی ئەم لاولا کە ماوەیەکی زۆر زۆر نزیکەی 10 ساڵێک 8 ساڵێک 9 ساڵێک والی هەموو میسر بۆ عەمری کوڕی عاص ڕەزای ئەڵڵا لەسەر بێت نازانم کامیانم بەرەکەوێت ئەچمە باش ئەو کاتەی یەکەم زانی ئەچمە دۆزەق ئەو کاتی دووەمم زانی ئەچمە باش ئەمریکایان نازانم ئێستا چییە جات خۆ ئەگەر مردم کە ناشتانم بە هێواشی وردە وردە گڵەکە بکەم بەسەرما بە یەک پارچەمەیکەن بەسەرما دوای ئەوەش کە بەجێتان هێشتم لە قەبرەکە مەڕۆن هەمووتان بە ئەندازەی هەندێکتان بمێنەوانێ بە ئەندازەی ئەوەندەی کە شتێک سەر ببڕیت و کەوڵی کەیت تاوەکو خۆم حازەکەم بزانم چۆن جوابی مەلایکەتەکانە دەموانێ کە ئەم حەدیثە لە صحیح مسلم داهاتوو ولا الروايات كان فرد أن التوبة تجب ما قبلها أخواته وبشر شيء هي صلاة خوابرا أبيت عمري كوري عاص رضي الله إلى سربيت نقبك صحابي بزوك أو مكانتك داويتي بقى أشدابته ما دام توبه كردوه يترشيت كردوه هر تاواني كت كردوه هر خلافية كت كردوه درجة دانا خلوا الله سبحانه وتعالى دو توبه كردن بيش وصلته واني نا والله سوين خواردوه قالتوا بس سوين هاتوه كفرت كردوه لا انقصوا عند اشكاندوها الله سبحانه وتعالى لخلق تورنيك توبه اكاد لخلق توريك توبه ناكا كنا قريتواني لبر اوا هيشتك نيه توبه نيسرتواني هيشتك نيه توبه نيسرتواني بيني خوت والله سبحانه وتعالى او توانيك لبيني خوما نكوا ايكين ككزنا يزاني او نبي كلا سر رايكيت كلا شاب بتاقي تنيتو تماشي اشتياقك كي اخوابي ناكوشه كألفتت قلتوا بقوراني وأمسر وأسر وخوش نازاني بواكيت كأنواع وأشكال طواني سريد هي كسبي نازاني تنها الله أقيليتي هالخوتي تنيا على قال الله سبحانه وتعالى بخوا سبينش تنيا أشتري والله لمرو بوي دابوشي سبين بو دابوشي عظيمة برحمة ببزيية لصراع عني لقل عبدكانية في خوش عبدكاني بقرين نواني نا والله ناتوێت تازە سوێند و کەفارەتی سوێن بدەیت ئەزانی تۆ چی و دەستکەوتەوە گەتەوە بۆ کرد و هۆ گەنج ئەزانی بە شوێ گەیشتویت لە خۆتی تێک مەدە گرنگ ئەوەیە ئەو تەوبەیەت بپارێزی هەموو سەرزەوی هەرچیەک بێت تۆ بە تاقی تەنیا بزانێ بە تەنها تۆیت سیلەت لەگەڵ الله سبحانه وتعالى و مناجاتێکیت و مامەڵەی لەگەڵ ئاکەیت زەوی هەرچیەک ئەڕوا خەڵک چوا دەور هەر چۆنێکە بەڵام گرنگترینشی دەوەی لە نهێنی خۆتە أو نزيكي أو قربو أو توبة أو إشكال قلب الوردقار سبحانه وتعالى أو كاتيك تنهي لأن قلب على غيا أسان من دبر شاوي جنابتنا بردوامة وأنا ما أخون بشام بدم ويرع وزهد وتقوى ودين وأمانة بخوا أمانة هي شيء لا يخوا بقلب نايات قياس لسر أو لحظة كستا تشاوتان اليمنية هالخومه
لە ماڵم بەتەنیا دانیشتو لە شوێنی شەکەمە کەس چاوی لێم نییە کەس نییە محاسبەم بکات بەس بەخوا ئەوەندە بە ڕەحمیشە جاری وایە ئاوا ژێشکێنی فەسحی ناکە حیات نابێت چکە بە ڕەحمە بە بەزەیی عەبدەکانی خۆی خۆشەوێت وەکو چۆن ابن جەوزی هەموو جار ابتکار یەکەم وانێ فەرمە کە وتاریەدا و خەڵکە ئەگریا ئەفەرمووی یا رب العالمین حاڵم چۆن ئەگەر ئەو هەموو خەڵکە بەم قسانەی من بچنە بەهەشتەوە دوای خۆم بچمە دۆزەخ بەڵام تخوا کرد چوومە دۆزەخ لەبەر چاوی ئەوانەدا سزام مەدە با نەڵێن عەبدێکی خوا بانگەشەی بۆ لای خوا ئەکرد کەچی سزایدا بەخوا برا سزاو نادا لەسەر ڕابردووک ناوەڵڵا بۆ داپۆشی عەظیمترە لەوەی تەسەووریەکەیت بەڕەحەمترە لەوەی تەسەووریەکەیت خاوەن فەضڵ گەورەترە لەوەی کە تەسەووریەکەیت مەگەڕێرەوە سەری لە تەوبەکە و بەردەوام بە گەیشتوتە ئەو شوێنەی کە ڕەنگە من بە هەموو عیبادەتی خۆم پێی نەگەم تەوبە یەک تەوبە پێیەکی جاری وێ تەوبەیەکی سادقانە کە دڵ ئەکڵێ لەوەی کە ئەو تاوانە نەو کردووە ئەو تاوانە بووە هەنگاوێک بووەوەی کە لە ئەڵڵا نزیک بکاتەوانێ ئەڵڵا ئەو کەسەی خۆشەوێت کە لێوە دێتەوە کە لە تەوبەکردنێکەوە دێتەوانێ ناوەڵڵا هیچ شتێکت ناوێ براکەی خۆم ئەو خوشکە بە ڕێزانەی کە تەوبەیان کردووە ڕابردوو دەرچێک بووە بیسڕەوانێ بە دوو فرمێسکی شەو کە بەس کۆتیت بیل لە فعلەکانم کرد و بیل لەویش کەروانە چی بووەکە هەروە دوو بەسە بە دوو فرمێسکی شەو کاڵی ڕێژی وەڕەجوول ذەکەڕ الله خاليا ففاضت عیناه کەسێک کە ڕەجوول لە لەفزی قورئاندا بە ئەهلی مووقیف باز دەکات هەموو کەسێک ئیتر نێرە یان مێیە من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه بەخوا لەناو ئیماندارانە خاوەن مووقیف هەیە ئێخۆ ڕجال ئافرەتیش هەیە رجال صدقوا ما عاهدوا الله عليه ئافرەتیشن کە خاوەنی مووقفن فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا گرنگەوە تەبدیلی نەکەیتەوە نەیگۆڕیت ئەفەرمێت وەڕەجوول ذەکەڕ الله خاليا ففاضت عیناه هەر خۆی بە تاقی تەنیا بیرەکاتەوە بەخوا برا بیرکردنەوە لە ئەڵڵا لە عەزەمەتیەوە زائیدەن لە گوناهەکانی خۆی ئەنجا وجوڵێنێت هەر بۆ ئیبن قەییم ڕەحیمەهو الله ئەفەرمێت ئەو کەسەی کە گوناهەکات و تەوبە ئەکات و ئەگەڕێتەوانێ زۆر جار خێرتر لەو کەسەی کە هیچ گوناهێکی نەکردووە بەخوا زۆر قورسە و قسەی چونکە ئەڵێ کەسەی کە گوناه ناکات و هیچی نەکردو و تێی نەکەوتووە زۆر جار تووشی عوجب ببێت شانازی ئەکا بەسەر موسڵمانانە شان بە ئايات من وام کرد من وا چوو مەزای نەکەی و خەریکم ئەویش دێت سەیری خۆی ئەکات دەڵێ کوڕە من چی بوو ئەوم گوناحەم هەبوو جاران گوێم لە گۆرانیە گرت تا بەیانی سەیریشی خراپم مەکرد ئالێ سەیری خۆی ئەکات خۆی توانی و دەقێ بتمرێنێ فەسحیشەکە ناهەڵی گرتووی ئەمیان هەموو دقەیەک ئەشکێتەوانێ هەموو دقەیەک لە خوا نزیکە بێتەوە ئەمی تریشان هەموو دقەیەک خۆی شانازیەکات هەموو دقەیەک ئەڵڵا سوبحانه وتعالە لێ ڕازی نابێت لێی تووڕابێت ئەمیان بە گوناحەوە چێتە بەهەشتەوە میشیان بە چاکۆ چێتە دۆزەخەوە وەڵڵا ڕەحمە پێ بکات ناوەڵڵا براکەی من ئەگەر تەوبە کردووە خوشکە بەڕێزەکەم ئەو تەوبەیە بوویتە خۆشەویستی خوا تەمەنا ئەکەم بەردەوام بیت ناوەڵڵا نە کەفارەتی سوێن دەوێت نە هیچی دەوێت تەنها لە ڕاستە مووقفێکە و هەڵوێستێکە لەگەڵ پەروەردگارە هەموو شتێکە بۆ ڕێگەکاتەوە یا ڕەبی ئەڵڵا سوبحانه وتعالە ڕەحمان پێ بکات لە خۆشەویستانی خۆی حسابمان کات استیقامە بدا بەو برایە و بە هەموو برای کوشکێکیش کە تەوبەیان کردووە ئەڵڵا سەتریان کە و فەضحیان نەکا چۆن لە دنیادا دایپۆشیون لەسەر خەڵک لە قیامەتیشدا لە بەردەمی خەلائیقدا فەضحیان نەکات و کەس فەضح نەکا یا رب العالمین پلەی بەرزیان بداتێ ئامین ئامین والحەمدولله رب العالمین